لا استودیو بەڕێز سەفیندزەی بەرپرسی فراوانگەی پێنجەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان میوانمە لەگەڵیاندا گفتوگۆکەم سەبارەت بە گرنگی پەیامی سەرۆک بارزانی و هەروەها جیاوازی نەورۆزی ئەم ساڵ لەگەڵ نەورۆزەکانی دیکە. بەڕێز سەفیندزەی بەخێربێن. زۆر سپاس بامەدەبوونت. جیاوازی نەورۆزی ئەم ساڵ لەگەڵ ساڵەکانی دیکە چی بوو و بە تایبەت کە چەند لە ساڵانی ڕابردووشەوە بەردەوام نوێنەری وڵاتان باڵێز و کۆنسڵەکان لەوێ ئامادەن و گرنگی ئامادەبوونی ئەوان و لەسەر و هەمان و ئەمانەوە ئامادەبوونی سەرۆک بارزانی چ پەیامێک و گرنگێکیە بوو؟ بەڵێ زۆر سپاس. پێشەچی دووبارە نەورۆز لە گشت هاوڵاتیان پیرۆز بیتن. لێوەش پیرۆز هیوادارم کە بەهارێکی خۆش و ئارام و پڕخێر و بەرەکەت و ڕەمەزانیش پیرۆز بی لە هەمولایەک. لە ڕاستیدا ئاهەنگی نەورۆز بۆ ساڵی دووەم لە ئاکرێ لە پایتەختی نەورۆز ئەنجام درا و لەسەر بانگهێشتی بەڕێز سەرۆکی حکوومەتی ئەنجومەنی وەزیران ئێمە هەستاین بە داوەتکردنی نێردە دیبلۆماسیەکان لە بەغدا کە زیاتر لە 42 وڵات باڵوێز و کاربەڕەکەری باڵۆزخانەکان ئامادە بوون جگەل لە 25 نێردە دیبلۆماسیەکانی هەرێم کە لە هەرێم مقیمن و زایدەن هەندێک ڕێکخراوەکانی سەر بە UN. حزوری جەنابی سەرۆک بارزانی لەو ئاهەنگە بێگومان ئاهەنگەکەی خۆشتر و دەوڵەمەندتر کرد و هیواداری نەساڵانی داهاتوش بە هەمان شێوە ئەو نەورۆزە کە مانایەکی جیاوازی لە بۆ خەڵکی کوردستان هەیە. ڕاستە نەورۆز لە چەندین وڵات و نەتەوەی تریش ئاهەنگ دەجێڕن، بەڵام لە بۆ خەڵکی کوردستان هەمیشە مانادار بۆ مانایەکەشی یاخود مێسەج و پەیامەکەی لە بۆ ئازادی و ڕزگاربوون لە ستەم و بندەستی بووە. هەر لە سەردەمی کاوەی ئاسنگرەوە تا لە ناوبردننی زوحاک و تا نەوەتویە کە سەر هەڵدام و لە کاتی نەورۆز بوو و 2023 بە هەمان شێوە ڕزگارکردنی سەرجەم عێراق لە دەست ستەمکاری و 2014 و 2017 شەڕی داعش بوو. پێشمەرگە قارمانەکان توانیان داعش بشتێن بە هاوکاری کۆمەلگای نێودەوڵەتی. ئەوان هەموو محەتەی جیاجیانە کە بەڕاستی وەکو پەیامێکی نەورۆز لە بۆ ئازادی و سەربەخۆیی خەڵکی کوردستان هاتیتەکایەوە. سەبارەت بە بەشداری ئەو میوانانەی کە بەشێکیان لە بەغدا بوون و بەشێکیان باڵوێزی غیر مقیمن، باڵوێزی وڵاتەکەی خۆیان بۆ عێراق بەڵام لە وڵاتی ترن کارەکانی ئەنجام دەن. بەڵێ بۆیە جاری یەکەم بوو 5-6 لەوانە لە ئیمارات و لە ئوردن و قەتەر هاتبوون. جاری یەکەمە کە بێنە کوردستان بە دید و ئینتیباعی یەکجار ئەرێنی گەڕانەوە و دڵخۆش بوون کە بەشداریان لەو ئاهەنگە نەتەوەی خەڵکی کوردستان کردیا و پیرۆزبایان لە خەڵکی کوردستان کرد و هەروە سەردانی مەزاری نەمرانمان کرد و ئەو موزەخانەی کە لەوێ هەیە بەڕاستی زۆر معجب بوون بەو خەباتی گەلەکەمان بە تایبەتی مەسیرەی بارزانی نەمر لە بۆ سۆڤیەتی جاران ئەوان هەموو جێی سەرنج و بایەخی میێوانەکان بوون. بەڵ ئامادەبوونی ئەوان لە بەرامبەر ئامادەنەبوونیان چی لە دۆخەکە ئاگۆڕێت؟ چ جیاوازێکیە کاتێک ئەمان ئامادەن و ئەگەر ئامادە نەبوون؟ خۆی جێ دڵخۆشیە کە دەبینین ئاهەنگی نەورۆز ئاهەنگی نیشتیمانی خەڵکی کوردستان لە خودی کوردستان چەنە مەتوان بڵێم چەندێکیش بۆ نەکاکە بە بۆنێکی نێودەوڵەتی وەکو سەرۆک وەزیرانوتی. هەروەکو ئاماژەم پێدا بەستنی ئەوە هەنگە لە ناو خودی کوردستان و بە شێوەیەکی ئازاد خەڵکی کوردستان و ئەو گەنجانەی کە ئەو مەشقەڵە بەدەست وەردەگرن و بەسەر چیایی ئاکرێ دەکەون و ئاگری نەورۆز دەکەنەوە پڕمانایە. لەبەرەوە لە ساڵانی کۆنەوە هەمیشە خەڵکی کوردستان لەژێر ستەم ژیاون و ئاهەنگی نەورۆز بە ئازادانە نەدەکرا بجێڕن و زۆر جار کوشتار و گرتن و تۆقااندنی لە دوا بوو. بە تایبەتیژەوەی کە من دەتوانم باسی لێ بکەم ئەگەر بەراورد بکەین لەگە ساڵی 2000 وەکو ئەزمونێکی خۆمی شخصی لە ئەوکاتە من لە 92 تا 2023 نوێنەری پارتی دیموکراتی کوردستان بووم لە تورکیا. لە نەوەتەکان ئاهەنگی نەورۆز لە شارەکانی دیاربەکر و جەزیرە و شوێنی تر ئاهەنگیان دەجێڕا بەڵام دەکەوتە ژێر هەڕەشە و گرتن و تۆقااندن و جاروای کوشتنی هاوڵاتیان. بۆیە ئەو ئاهەنگجێڕانە کارێکی ئاسان نەبوو. منەوە کاتەکە لە نەوەتەکان لە ماڵەوە لای خۆم ئاهەنگێکی خنجیلانەی 15-20 نەفەریمان ئەنجام دەدا بە چەند برادێکی دیپلۆماتکار یا ڕۆژنامەنووس یا ئەندامانی پەرلەمانی کورد لەوێ ئامادە دەبوون. ساڵی 2000 ئەو بیرۆکەم لە بۆ هات بە حەقەت خۆم و ماڵەوەم کە ئایا ئێمەی کوردیش کە بە فەرمی لە تورکیا نوێنەرایەتی پارتی دەکەین کە بەشداری لە هەموو ئاهەنگە فەرمیەکانی
باڵۆزخانەکان دەکەین بە بۆنەی ڕۆژی نیشتمانی باشە ئێمە بۆ نەتوانین شتێک ئەنجام بدەین. ئیتر ئەو بڕیارەماندا هەرچەندە بڕیارێکی تۆزێک سەرکێشانە بوو بەڵام ئیتر بە ڕێگای فەرمی نووسرامان ئاراستەی وەزارەتی دەرەوە کرد کە نیازمان وایە ئاهەنگێکی وا ساز بدەین. جوابیان نەهاتەوە بەڕاستی لە عرفی دیبلۆماسیش تا 2 هەفتە ئەگەر جواب نێتەوە ئیتر یا ئەوەیە ئەگەر بە فەرمی بڵێن نەخێر نابیتن یانج ئەوەیە بە فەرمی بڵێن دەبی معناوەیە تقریبا چاپۆشی لێ دەکەن. ئیتر کارتمان ئامادە کرد و نردمان بۆ هەموو باڵۆزخانەکان و جیهاتی تر ئەوە بوو لە 21 ساڵی 2000 لە یەکێک لە ئوتێلە دیارەکانی ئەنقەرە ئاهەنگی نەورۆزمان جێڕا. بەڵێ کاک سەفین دواتر پێم خۆشە بەوردی باسیەوە بکەین و چەند پێشنیارێکی تریشە هەبوو هەرتۆ بەوردی قسەیان لەسەرکەین کە ڕۆژی جلی نەوتەوە ڕۆژی ئاڵاشە کەمویان پێشنیاری بەڕێستان بووە بەڵام دێمە سەر گوتاری سەرۆک بارزانی پەیامی سەرۆک بارزانی لە ئاکرێەوە بۆ کۆڵن بۆ دیار بکرد کە کوردانی هەر 4 پارچەی کوردستانی کۆ کردەوە بە تایبەت لە کۆڵن باسەوە کرا کە کورد لە هەموو ناوچەکانی تری ئەوروپا وڵاتانی دیکە ئەوروپا ڕۆیان لە کۆڵن کرد بۆی بەشداری لەمە ئاهەنگە بکەن بۆ ساڵانەشە بینین لە دیار بکرد چ ئاهەنگیشی گەورە کرێت ئەم ساڵ پەیامی سەرۆک بارزانی هەبوو چ خوێندنەوەیک بۆ ئەم پەیامی سەرۆک بارزانی ئەکرێت جەمەبەستەکەی من ئەو خاڵە بوو ینی لە کاتێک کە لە نەوەتەکان و زووتر و پێشتریش لە خودی کوردستانی عراقیش بەو شێوە ئاهەنگی نەورۆز نەدەجێڕا بۆیە لە چ قۆناغێک هاتوونە چ قۆناغێک یعنی شانە دوای پێم خۆشە باسی ئەوشکەین چی گۆڕاوە هاتوونەتە سەرەمە بەڵام باجارە باسی بێگومان ئەو پەیامەی جەنابی سەرۆک بارزانی هەمیشە پەیامێک بۆ یەکێتی و یەکڕێزی خەڵکی کوردستان و ئەو گردبوونەوە ئەو ئاهەنگە کە بەبێ جیاوازی هەموو لایەنە سیاسیەکان و کۆمەڵگای کوردەواری خۆمان کە لەوێ کۆبوونەوە پەیامێکی بەهێز بوو ئەوەی کە فعلەن ئەگەر بارودۆخەکە وا بخوازی کە یەکڕێزی کورد دروست بیتن ئەوە شتێکی مەحاڵ نییە و ئەو پەیامەش لەسەر ئەو بنەمایە بوو کە ئەوڕۆ بارودۆخی ناوچەکە بە بارودۆخێکی زۆر هەستێر تێپەڕدەبی بۆیە دەرفەتێکی گرینگە لە بۆ کورد یەکڕێز و یەکدەمی تا بتوانی مافەکانی خۆی بەڕێگای دیالۆگ و ئاشتیانە بچەسپێنیتن ئەوە یەکێک لەو پەیامانە بوو بەڕێی من جێ خۆی گرتیە. بەڵێ دێمە سەر ئەوەی کە باسی کرد کە لە ساڵی 2000 ئەوە هەنگەتان گێڕاوە ئەو کات مانشێتی ڕۆژنامەکان دەوترێت پڕبوون لە ڕەخنە لە هێرشکردن بۆ سەر جەنابتان بۆ سەرۆپڕۆ ئاهەنگەشێکی گێڕاوە 25 ساڵ تێپەڕیوە ئێستا سەرۆک کۆماری تورکیا پیرۆزبایی دەکات ئەم 25 ساڵە چی گۆڕیوە و لە هێرشکردن و زەبر و زەنگ و لێدان و پەلاماردانەوە هاتوونەتە سەر پیرۆزباییکردن جێ دڵخۆشیە بەڕاستی چونکە نەورۆز ڕۆژێکە کە خەڵکە شانازی پێ دەکەوە لە دنیای ئازاد هەر تاچێک ئەگە بیاوێ بیرۆکەیەک یاخود ئاهەنگێک یا بۆنەیەک بجێڕی پێویستە ئازادانە بیجێڕیتن ئەوەی کە لە نەوەدەکان لە تورکیا ڕووی دەدا بەداخەوە ڕکو گوتم خەڵک دووچاری گرتن و تۆقااندن و کوشتن و بڕین دەبوو 2000 کەیمە و کارەمان کرد وەکو ئاماژەم پێدا ژمارەی زۆر لە باڵوێز و ڕۆژنامە نووس و ئەندامانی پەرلەمان ئامادە بوون بەڵام بەداخەوە بوو بە مانشێتێکی زۆر تند ئامێز وەکو گوتنی بەرامبەر نوێنەرایەتیمان بەرامبەر شخصی خۆم هەتا ئەو ڕادەی کە داوا دەکرا کە نوێنەرایەتی پارتی دەبێت داخلێەوە نوێنەری پارتی لە تورکیا دەبێت دەربکرێتن 4-5 ڕۆژ ئەو مانشێتی ڕۆژنامە و تەلەڤیزیۆنەکان بوون بانگهێشتی وەزارەتی دەرەوە کرام لەوێش گلەییان کرد و ئیتر گوتمان نووسرامان بۆ ئێوە کردیە خۆتان ئاگاداری ئەوە ینی ناتوانن خۆتان لا بدەن لەو بابەتە یانی ئەو نووسراوەش کاریگەری هەبووە لەسەرەوەی بەڵێ بێگومان کارەکە گەیشت ئەوەی کە بەحەقەت دەکرا کە نوێنەراتی دابخن تاو کاتە بە سوتفە شاندێکی پارتیمان سەردانی دەروان دەکرد بەڕێز کاک نێچیروان بارزانی بوو کاک فازڵ میرانی بوو برادرانی تریش بوون لە ئەنقەرە بوون ئەو کاتە ڕێگا تەنها ئەنقەرە بوو ئیتر دیداریان لەگە وەزارەتی دەرەوە هەبوو لەگە جێگری وەزیری دەرەوە کە ئینسانی زۆر ڕێک و پێک و دیپلۆمات بوو ئیتر بەو نەسە کاک نێچیروان پێگوتن ئەگەر ئێوە نوێنەراتی پارتی لێرە و لە دیاربەکر دابخەن ئیتر ئێوەش نوێنەریتان لە هەرێم هەیە ئەوانش دەبی دابخرێن لە ماوەی 24 ساعت ئەوە بوو ئەو بەڕێزە بریکاری وەزارەتی دەرەوە بارودۆخەکەی توانی کۆنتڕۆل بکە و ئیتر تا ماوەیەک بووە بە شێوەی ئاسایی بەڵام ئەوەی کە جێی بایەخە ئەو نەورۆزە ئەو تەوقیشکان لەوێ ساڵی دواتر لە مەیدانی قزڵای ئەنقەرە ئاگری نەورۆز کراوە لەلایەن بەرپرسانی حکومی و وای لێ هات کە
ئەوڕۆ ممکنە هەندێک لایەنی تووچی وە باز بن کە نەورۆزی ئەوانەی کورد نییە بەڵام مهم ئەوەیە ئاهەنگەکە بە ئاشتیانە بجێردرێەوە ئەوەی کە بینیمان لە ئیستانبول لە دیار بکرد دوور لە تونند و تیژی دوور لە ڕوودا و جێبەجێ کراوە دەستخۆشییان لێ دەکەین و هیواداری هەموو ساڵێک نەورۆز بە و ئاقارە بڕواتن واتە 25 ساڵ پاشی ئەو ڕووداوی ساڵی 2000 گۆڕانکاریی زۆر بووە. ئەو گۆڕانکاریە چیە؟ ئەگەر تەماشا بکەین بە ئینسافەوە تەماشا بکەین بارودۆخی تورکیا لەسەر دەستی حزبی حاکمی ئێستا لە 2002-2003 تا ئێستا گۆڕانکاری بەرچاو بە تایبەتی لە بواری کەلتور و زمانی کوردی هەبوونی تەلەڤیزیۆنی تەرەتە 6 یا تەرەتە کوردی ئەوانە هەموو لەو ماوەیە و خوێندنی زمانی کوردی بە اختیاری ئەوانە هەموو پێشوەچوونی باشن و بە تایبەتیش ئێستا باز لە پرۆسەی ئاشتی دەکرێتن کە لە ناوخودی تورکیا ئەنجام بدرێت بەڕێی من ئەوە هەنگاوی زۆر پۆزیتیڤن پێویستە پاڵپشتی لێ بکرێتن و لە ڕابردوش لە 2012 کە پرۆسەی ئاشتی هەبوو ئەو کاتە جەنابی سەرۆک لە هەرێم پاڵپشتێکی تەواوی کرد و ئێستا شیوادارین کە ئەو پرۆسەیە بتە بواری هەنگاوی باشتر بەخۆ ببینی و پاڵپشتی بکرێت چکە هەر کێشەیەک ئیسپاد بووە بە چەک و بە تۆقاندن چارەسەر ناکرێت پێویستە بە دیالۆگ پێویستە بە ڕێی ئاشتی پێویستە بە ڕێگای دیموکراسی چارەسەر بکرێت. چ پەیامەکەی سەرۆک بارزانانی چەم گۆڕانکاریانی لە ناوچەکەدا ڕوویاندا و ڕەنگە ڕۆبدەن لە داهاتوودا چ کاریگەریەکی باشیانە بێت لەسەر پرۆسەی ئاشتی لە تورکیا؟ دڵنیام لەوەی کە خەڵکانی کە لایەنگری جێبەجێکردن یاخود پرۆسەی ئاشتینە زۆر زیاتر لەوەی کە خەڵکانە بیانەوە بە زەبر و زەنگ ئەنجام بدرێتن لە نەتیجە هەر دەبی دیالۆگ سەرکەوتوو بیتن جا زووتر بێ باشتر لەوەی کە کات بەسەر بیتن یانیش خوانە خواستە خەڵکانی تریش ببنە قوربانی کوشتار و پێکدادان ئەکید ئەو هەنگاوانێکەن دراون و ئەو کرانەوەی کە ئێستا لە تورکیا هەیە هەرچەندە هەنگاوی زۆر زیاتر دەبی باوێژێ بۆەوەی کە حەز و خواستی کۆمەلگای هەموو پێکاتەکان لە تورکیا نەک تەنها کورد بەڵکو پێکاتی تری زۆرن بتوانێت لە بە شێوەی یاسا بە شێوەی دەستوری ڕێک بخرێتن بێگومان ئەوە چارەسەرێکی گونجاوە و هەم پێگەی تورکیاژە ناوچەکە بەهێزتر دەکات و هەم ئەو نەتەوانەوە ئەو پێکاتانش لە تورکیا دەتوان بە مافەکانی خۆیان مافی کەلتوریە مافی سیاسی و هەر مافێکی تر کە خۆیان بەبەستیانە ناکرێت شتێک لە دەرەوە لە سەریان فەرز بکرێتن خۆیان دەبی بڕیاری خۆیان بدەن کە دەیانەوێت بە چ شێوازێک کێشەیان چارەسەر بکرێت. بەڵێ بەڕێز سەفین دەگەڕێمەوە ساڵی 2000 ئەگەر ئێستا ساڵی 2000 بێت ئامادەی هەمان وەکو ئەو کاتە لە تورکیا ئاهەنگی نەورۆز بکەیت سەر ڕاوی کە بزانی دۆخەکە ناهەموارە ئەو ڕەنگە وەکو تۆ بگاتە کار بگاتە داخستنی نوێنەرایەتی حزبێکی گەورەی عراق وەک پارتی دیموکراتی کوردستانە چەندە پارتی جۆ ناداتە نوێنەرایەتیەکانی و بارەگاکانی لە پێناو پرسی کورد و مافی کووردا ئامادەیە هەنگە کار بکەیت؟ وڵا ئامادەمە و مچینە دەبای زۆر زووتریش ئەنجامدا کە بینیم ئەو بەو شێوە پێشوازی لێ دەکرێتن هەم لە لایەنە نێگەتیڤەکەی هەم لایەنە پۆزیتیڤەکەی و شانازیر بەوەی دەکەم بە حقیقەت کە ئەو کاتێک کە نەورۆز لە تورکیا یاساغ بوو بەو شێوە پێشوازی لێکراوە بەشداری ژمارەی زۆر لە باڵوێز و دیپلۆماتکار و خەڵکانێکی تر هیچ پەشیمانیەکم لێ نیە بە پێچوانە شانازی پێوە دەکەم بەو دەستکەوتە. بەڵێ کاک سەفین دەوترێت کە ڕۆژی جلینەتەوەی و ڕۆژی ئاڵای کوردستانیش پێشنیازی جەنابوت بوون چۆن بۆم بیرۆکەیەتان بۆ هات چۆن پەسەند کرا؟ هۆی لە ڕاستیدا تەمەشا بکەی پاشی 2003 هەموو عێراق و کوردستانی بە تایبەتی بەرەو دنیای دەرەوە کرانەوە و لە ئەنجامی تێکەڵبوون بە کۆمەلگای تر یاخود کۆمەلگای تر کە تێکەڵ دەبن بە کۆمەلگای هەرێم کۆمەڵک دابوونەریت لەگە خۆیان دێنن و ئەو دابوونەریتانە بەشێکیان باشن کە پێویستە سوودی لێوەرگین بەڵام بەداخەوە هەندێک لەو دابوونەریتانش خراپن بەڕاستی ئێمە خۆمان لە کوردەواری دابوونەریتی زۆر جوانمان هەیە پێویستە ڕایان بگرین و بەژێکیان مەترسی لە ناوچوونیان لەسەرە یەکێک لەوانە لەسەر جلوبەرگ بوو ئیتر وەختی کە وەزیری پەروەردە بووم لە 2009 تا 2012 لە 2010 هەستمان بەوە کرد کە جیلی تازە نەوەی تازە بە تایبەتی حەز و خواستیان هەیە لەگە دنیای دەرەوە ئاشنایی پەیدا بکەن کە مافی خۆشیانە بەڵام بینیمان کاریگەری لەسەر هەندێک ڕەفتار و لەسەر هەندێک کردار و لەسەر دابوونەریت هەیە بۆیە پێشنیارمان کرد لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی پەروەردە کە ڕۆژێک بەر لە پشووی
نەورۆز کە 11 سێ پشووی نەورۆزی قوتابخانەکان لە واتە لە دەی سێ بکرێتە ڕۆژی جلی نەتەوەیی. جلی نەتەوەی بەمانای هەموو پێکاتەکان کوردە، عەرەبە، تورکمانە، سریانە، کلدانە، ئاشورینە. ئیتر ئەو بڕیارەماندا و تعمیممان کرد لەسەر قوتابخانەکان. ئەو ساڵ هەموو قوتابخانەکان جلی نەتەوەیی جا بە هەموو پێکاتەوەکان لەبەریان کرد. خۆم سەردانی چەند مەکتەبێکی تورکمانی و کرد لە سریانیم کرد، جلی خۆیانیان لەبەر کردبوو، کوردەکانیش بە هەمان شێوە. ساڵی دواتر نەکتەنها لە قوتابخانەکان بەڵکو لە سەرتاسەری دام و دەستگاکانی حکومی هەموو فەرمانبەران جلی نەتەوەییان لەبەر پۆشی. و ساڵی دواتر واتە 2012 لە سەرتاسەری کوردستان هاوڵاتیانیش و بگرە لە هەندەرانیش ئێستا ئەوە بووتە ڕۆژێکی جلی نەتەوەیی کە هەموو ئەو پۆشاکە لەبەر دەکەن وەوەش دەستکەوتە کوشانازێکی ترە. سەبارەت بە ڕۆژی ئاڵا بە حەقیقەتەوە لە پەرلەمان چەسپا بوو، بڕیار لێسەدرا بوو کە هەفتەی 12 ڕۆژی ئاڵایە، بەڵام هیچ ئاهەنگ و هیچ بۆنەیەکی بۆ نەدەجێڕا. لە وەزارەتی پەروەردە بڕیارماندا کە لە سەرجەم قوتابخانەکان لە هەفتەی 12 مەراسیمێکی شایستە بە ئاڵا ڕێک بخرێتن. ئەوە بوو وەستان بەرەو ئاڵا و هەڵکردنی ئاڵای نوێ لەسەر ناوەندەکانی خوێندن، سرودی ئەیڕەقیب و کۆمەڵک بۆنەیتر و شتوا بجێڕدرێتن. ئیترەوە بوو دوایە ئەو بۆنەش بۆ سەرتاسەری نەک تەنها لە کوردستان بەڵکو لە هەندەرانیش و لە هەر چار پارتی کوردستانیش بووتە بۆنەیەکی جێگیر و هەموو لایەک شانازی پێ دەکەن بە ئاڵای کوردستان و لە هەمان کاتیش بە جلی نەتەوەیی وەگەری دەرفەتیشم بدەی مادەم بابەتەنت باس کرد من لەسەر ئاڵا لە 1 شوباتی 2004 بەداخەوە هەولێر دووچاری کارەساتێکی گەورە بوو، ئەو کردەوە تێرۆریستەیە کە بەرامبەر لقی پارتی و مەڵبەندی یەکێتی کرا زیاتر لە 100 سەرکردە و هاوڵاتی گیانیان لەدەستدا. لە بۆ ڕێزگرتن لە قوربانیانە لە نەورۆزی 2004 لەسەر چای سەفین ئاڵای کوردستانم هەڵکرد. یەک لە بۆ ڕێزگرتن لە گیانی پاچی ئەو شەهیدان و هەموو شەهیدانی کوردستان، دووەمیش چای سەفینیش هەمیشە باوەش و ئامێزی خۆی لە بۆ پێشمەرگە و شۆڕژێڕەکان کردوتەوە و لە 63 کە والیدی 63مە کات بام پێشمەرگە بوو لەو مەنتیقا هەر لەبەرەوەش ناوم درا بە سەفین. ئیتر هەم وەکو ڕێزێک لە چای سەفین، تاجێک لە سەری سەفین نابشت ئاڵای کوردستانە وەکو تاجێک لەسەر چای سەفینی بەرزمان کردەوە و هەموو ئێوارەی نەورۆز لە 2004 تا ئەوڕۆ ئەو ئاڵایە دەچم دەگۆڕم بە لەگەڵ چەند دۆست و هاوڕەیەک و ئەو ڕۆژەش پێش چەند ڕۆژێک پێش بچمە ئاکرێ ئاڵای کوردستانم نوێ کردەوە لەسەر چای سەفین دوای چوومە ئاهەنگەکەی ئاکرێ. بەڵێ تەمەن درێژ من تەمەنی خۆشتان ئاشکرا کە ڕەنگە ئێستا خەڵک بڵێن ماشەڵڵا گەنج ماوەتەوە سەفینزەی تەمەن درێژ من سەلامەت بن. دێمەوە سەر پەیامەکەی سەرۆک بارزانی کە ناونرا نەورۆزی یەکگرتووی و داوای لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد کە مافی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بچەسپێندرێت. خوێندنەوەتان چییە بۆ ئەم پەیامە و بەها دیبلۆماسی و سیاسیەکانیان پەیامە چی؟ وتاری جەنابی سەرۆک بارزانی یاخود بۆچوون و دیری سەرۆک بارزانی هەمیشە جێی سەرنج و بایەخ و ڕێزی سەرکردەکان بووە، چ لە ناوچەکە یاخود لە ئاستی نێودەوڵەتی. وە زۆر جاریش دەبینین کەس چ لە ئاستی باڵوێزەکان کە نوێنەرایەتی وڵاتەکانی خۆیان دەکەن لە بۆ هەر بابەتێکی لە ناوچەکە بگذەرێ دێن لۆی کە لە نزیکەوە بیر و بۆچوونی جەنابی سەرۆک بارزانی بزانن و جەنابیشیان کەساتێکی خاوەن ئەزمون و پراگماتیکە و ئەو دید و بۆچوونانەی کە باسی دەکا زۆر جار نێزیکن لە واقع، چ ئەوەی کە دێتە پێش ڕوو دەداتن یا ئەوەی کە لە ڕوویدایە. بە هەر حاڵ ئەو پەیامە پەیامێکی گرنگە و پەیامی ئاشتیە و ئەو ڕۆژ بەڕای من ڕۆژی کوشتن و تۆقاندن و یاخود شەڕی چەکداری بەو شێوە کلاسیکەی جاران باوی نەمایە. ئەوەی کە دەکرێت بە دیالۆگ و بەڕێی ئاشتی بەدەست بێتن زۆر زووتر جێی خۆی دەچەسپێنیتن لەوەی کە بە شێوەکی کاتیبی ئەگە بەڕێی چەک و تۆقاندن بیتن. بۆیە پەیامی بەڕێزیان پەیامێکی ئاشتیە، پەیامێکە کە یەکەم بۆ یەک ڕێزی لایەنە کوردیەکان، دووەمیش بۆی پاڵپشتی نێودەوڵەتی هەبی بۆ ئەو پەیامە ئاشتیەی کە هەموو لە کوردیەکان و هێزە سیاسیەکان و بەتایبەتی سەرۆک بارزانی کە بانگهێشتی بۆ دەکاتن پاڵپشتی لێ بکرێتن لە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد بە ڕێگای ئاشتی و پرۆسەیەکی ئاشتیانە دەست بکات، چ ئەوەی لە تورکیا و ئەوەی کە لە سووریاش هەیە بە هەمان شێوە. پێتان وایە کاریگەریە بێت بەتایبەت کە ئێستا لە ناوخۆ
کارەکە بۆ پێکەرانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕۆژاوا باس لە بەدەستێنانی مافی کورد دەکرێت و کۆبنەوە لە نێوان ئەنەکەسە و لە نێوان هەسەدە و حکوومەتی کاربڕێکەری کە حکوومەتی سووریا کە حکوومەتێکی کاتیە بێگومان تا ئێستا و لە باکووریش پرۆسی ئاشتی لە ڕێە ئەمانە تا چەند کاریگەری بێت لەسەر ئەم تەواوی ئەم پرۆسانە ئەگە تەماشا بکەین ئەو لەناو خودی کورد یاخود هێزە کوردستانیەکان لە بۆ دەستپێکردنی ئەو پرۆسە یا پەڵپشتی ئەو پرۆسە شاندی جیاجە ڕویان لێرە کردیەوە لە سووریا بەڕێز مەزلوم عەبدی خۆی هاتدیداری لەگە جەنابی سەرۆکە بوو شاندی دەم پارتی بە هەمان شێوە کە سەردانی ئیمرالیان کردبوو و لایەنی تریش ئەحزابی کوردستانیش بە هەمان شێوە تەمەشای دید و هەڵوێست و پاڵپشتی جەنابی سەرۆک بارزانی دەکەن و کەسایەتی و پێگەی بەڕێزیان بێگومان لەلایەن هەموو لایەک ئاشکرایە کە دەتوانێت کاریگەری هەبی لەسەر پێشەوەبرنی ئەو پرۆسەیە و یاخود جددیەتی ئەو پرۆسەیە کە بەڕێزیان پاڵپشتی پرۆسەی دەکاتن بێگومان بە شێوەیەکی مەدروست پاڵپشتی دەکەن نەگەوە بیتن تەنها بۆ ڕێکلام بیتن یانیش بۆ کات پاڵپشتیەکە کە پاڵپشتی کرد ئەکید خەڵکانی دراسی بۆ کرا بەڵێ دڵنیا دەبن کە شتێک لە ئارادا هەیە بە مەبەستی ئەوەی کە ئەو پرۆسەیە بگاتە قۆناغی کۆتایی و ئاشتەوایی هەم لە ناوخودی هێزەکانی کوردستانی و هەم لە ئاستی نێودەوڵەتیش هیوادارم کە پاڵپشتی نێودەوڵەتیش هەبی و تایبەتی ئەوەی کە لە سووریا دەگوزارێتن چکە خۆشتان دەزانن لە ساڵانی ڕابردوو خوشک براکانمان لە سووریا هەتا مافی هاوڵاتی بوونیشیان نەبووە ئێستا کە دانوستانێک لە نێوان هەسەدە و قامیشلی هەسەدە و دمەشق هەیە بە ئومێدی وینە کە لەگەلایەنە سیاسەکانی تری کوردیش هاودەنگ بن و ئەو دانوستانەی کە لە ئەنەکەسە و هەسەدە یاخود پێیەدە هەیە بتوانرێتن کۆدەنجیەک هەبی لەسەر داهاتووی خۆیان دووبارەی دەکەمەوە ئەو چارەسەریە کە خۆیان مەبەستیانە نەک فۆتۆکۆپی چارەسەریەکی تر لە شوێنێکی تر چ لە هەرێمی کوردستان یا لە شوێنێکی تر خۆیان دەبی بڕیاری خۆیان بدەن بە شێوەک دەیانەوێت لە داهاتووی سووریا بژین بەڵام دەبی مافەکانیان گەرنتی هەبێتن چ لە بەپێی یاسابی یا بەپێی دەستوربی و هەرێمی کوردستانیش جنابی سەرۆک بارزانی جنابی سەرۆک حکوومەت جنابی سەرۆکی هەرێم پاڵپشتنەوە دڵنیام هەموو هێزە سیاسیەکانیش پاڵپشتی ئەو پرۆسە دەبن کە ئامانجەکەی ئاشتی و بەدەستێنانی مافەڕەوەکانی گەلەکەیە بەڵێ بە کورتی وەڵامێکم بیتەوە لە نەورۆزان و ڕۆژانی جلی نەتەوەیە جلوبەرگێکی جوانی کوردی لەبەرەکەن ئەوە جلی ناوچەی دزەیانە یان چیە و چۆنە بەڵێ ئەوە پێ دەگوتری مرادخانی بە تایبەتە بە ناوچەی دزەیان و سەر و جەمەدانیەکەش بەسنەکەش ئاوایە و ئیتر بەو شێوە ئەوڕۆ لە شوێنە بووم پرسیاریان کرد چێ جەمەدانیەکەی بۆ بەستی گوتم خۆم بەستومە یان خۆشتەی زانی چکە من زۆر بەکەمی جلی کوردی لەبەر دەکەم بەڵام کە لەبەریشی دەکەم هەر خۆم سەر و جەمەدانیەکە دەبەستم بەس لای هەندێک لەوانەیە کە شارەزاترن دەیانگوێمەوە بەو شێوە ناتوانین ببەستین گوتم سوپاسان دەکەم مادەم دەستان خۆش شایەدێکی باشەوە دەستان خۆش لێتان هاتوو لە شوێنێک بجوام جلەکان خۆش سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز سەفین زەیی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس.